لەناو جەرگەی وێرانکاری مووسڵم هاتووم بزانم بۆ هەڵبژاردن لێرە چ باسە؟ والله يعني يوميا ليش اسال نفسي يعني انه ليش اربيل بها اعمار والموصل ما بها اعمار؟ ليش نشوف دائما اربيل انه مدينه متطوره والموصل عكس هذا؟ سەرەتا دەمەوێت بزانم کوردی دەزانی یان بیکەینە عەرەبی؟ سرسام بلد أظانم. انت وين باي مكان؟ أنا بأربيل. بس مواعيد ينطونا مواعيد ان شاء الله وكل شيء ماكو. چەندین هەڵبژاردن دەکرێت بەڵام گۆڕانکاری بنەڕەتی لەم شارە دروست نەبووە. پێم وایە ئەم جارە خەڵکی مۆسڵ لەم هەڵبژاردنە دەیەوێت گۆڕانکاری دروست بکات. زۆرینەی پەرلەمانتاران ئامادەنین وەڵامی تەلەفۆنی هاوڵاتیان بدەنەوە. دوو ڕۆژە تۆ بەردەوام لەگەڵ هاوڵاتیان قسە دەکەیت. ئەمری جناب سەرۆکە هەر هاوڵاتیەک لە عێراق لە زاخۆ حتا فاو پێویستی پێمان هەبیت ئەمە دەبیت ئامادەمین خزمەت بۆ بکەیت بەبێ فەرق و جیاواز. لەناو جەرگەی وێرانکاری مووسڵم هاتووم بزانم بۆ هەڵبژاردن لێرە چ باسە؟ طبعا من لە ناوچەیەکی ڕۆژاوای مووسڵم دەمێکی زۆرە نەهاتوومەتە مووسڵ ویستم بزانم لە مووسڵ چ ڕوو دەدات بەڵام هەندێک گۆڕانکاری هەبووە بەڕاستی بەڵام ئێستاش زبڵ و خاشاک لە بەشێکی بەرچاوی شەقامەکانی مووسڵ دەبینرێتن یعنی لێرە هەر هاتمە خوارەوە ئەم بەڕێزە کامێرەکەی بینی و ئەو قەرەباڵغەی بینی گوتی کاکەوەرن بەخوا لێرە خزمەت گوزاری نییە قوتابخانە هەیە شەقامی تێدا نییە شەقام نییە زبل و خاشاک هەیە هەندێک واری کارەبا دەبینم مەرحبا حەجی كيفك؟ كيفك؟ قل لي عندكم نقص بالخدمات؟ والله عندنا نقص شارع ما عندنا على المدرسه على هاي البيوت ما بيها كلها مي ما بيها هاي كلها خدمات ما بيها ما بي عايزنا خدمات والله شارع ماكو مي ماكو. صار لكم كم سنه انتم تعيشون؟ والله احنا من قديم هنا من التسعين هنا من التسعين احنا هنا من 90 واي خدمات ماكو ماكو شارع راجعتم الحكومه؟ ماكو راجعنا بس حكي وكل شيء ماكو. بس حكي والله كل شيء ماكو يعني يوعدونا مواعيد وكل شيء ماكو. شو يقولون هذا لما والله يقولون ايه وان شاء الله وكل شيء ماكو والله ماكو اي شيء زين بس يوعدونا مواعيد. انت شاركت بالانتخابات السابقه؟ كل انتخابات نشارك احنا. تصوتون؟ كلها نصوت الكلها. بعدين شيء بعدين كل شيء النتيجه ايش صار؟ والله نتيجه كل شيء ماكو. كل شيء ماكو والله ماكو كل شيء بس مواعيد ينطونا مواعيد ان شاء الله وكل شيء ماكو. هل مرة تفكر تغير صوتك؟ والله ان شاء الله نغير احتياجي للي يستحق اللي يجيب لنا خدمات ننتخبه واللي ما يجيب لنا خدمات ما ننتخبه. قل لي أستاذ هلال أهم مشاكل اللي يواجهكم شنو هو؟ عدة مشاكل من ضمنها مثل ما حكينا قبل الحوار هي قلة الماء الإسالة، يعني ماء الإسالة كل 4 أيام إلى 5 أيام يجيك مرة واحدة، يعني يجيك تقريبا ساعتين أو 3 ساعات. نضطر 5 أيام 5 أيام ساعتين هو أهم مشكلة لو أكو أهم مشكلة؟ الأهم الشارع الأساسي هو الشارع لأن المدرسة ما بعيد عن الشارع الرئيسي. يضطر الطالب في أيام الأمطار أيام الشتاء خاصة يعني طين ويصير له حادث لا سامح الله ما يصل للشارع الرئيسي إلا يتبهدل. يعني هاي مشكلة يعني لما يمطر يغيبون الطلاب ما يجوا حتى الأساتذة يعني الطريق ما سالك يعني طين ويضطر مرات يوقف السيارة مالته بعيد عن المدرسة بس يصل مكان يتخطى مشي. هسا اكو انتخابات شلون تشوف هاي الانتخابات؟ ان شاء الله نتأمل بها خير ان شاء الله. يعني تصوت انت هالمرة؟ نصوت ان شاء الله يعني نصوت اللي نشوفه ان شاء الله
ينجح ويقدر يقدم خدمات لأهله مثل ما نقول للعراق كاملا. زرت اقليم كردستان؟ يعني ايه قبل سنة تقريبا حفل تخرج زرت دهوك. دهوك شلون تقارن الخدمات هنا والله فرق رائع. طبعا زۆر شوێن هەیە خزمەتگوزاری نەگەیشتووەتێ کاک شێروان دووبەردانی حەزم کرد بزانم ئەوان چی دەکەن لە ئەنجومەن نوێنەرانی عێراق بەڕاست ئەوان هەر نوێنەری خەڵکی کوردستانن یاخود نوێنەری هەموو خەڵکی عێراقن لە ناوچەکە کاک شێروان پێم بڵێ ئێوە دەتوانن گۆڕانکاری لەو ناوچانە دروست بکەن أبا تأكيد أموكو أندامي أنجماني نيراني عراق وتوجيهات جناب سروق مسعود بارزاني خصمت حملة وشكا ما كان بفرق جوازي وهر كذا ما كدينه لدواي كأركي خمان لبغداد جبل جدا كاين لنسينجي برلماني موصل لا الراس ولا تشابي موصل بردوام بيشوازي لخلق لكين بزاني موصل جورتين بارزجاي دواي بغداد يعني زياتر ل 4 مليون نيو دانشتان ناو تشكان هي جغرافيا زور جوريا تقريبا نيجي هرمي كردستان اما وكي اركو خمان بردوام بيشوازي لخلق لكانوا خدمت اللي عندك كانوا تۆ لە دوو خول بەشدار بووی ئێستا هەوڵ دەدەی ببیت بە پەرلەمانتاری خولی سێیە بۆکو شێروان دووبەردانی هیچت کردەوە لە شوێنێک نەخۆشخانەیەک قوتابخانەیەک شەقامێک ینی ئاوەدانیەک لەو سنوورە بەێ بە تایبەت ناوچەکانی خۆمان ناوچەکانی کوردستانی دەروی هەرمی کوردستان کە لە ژێر مادەی 140 لە دستور زۆرینەی پرۆژەکەمان لێ جێبەجێ کردیە کە ئەو ڕۆکەش ئەندام پەرلەمان لەو ناوچێشەیە یعنی کاریگەریتان هەبوو بەێ بە تاکید نەخۆشخانی انشاءالله سەر دانیشتەکەین باشوویکە یەکەمین نەخۆشخانە سەر ئاستی عێراق وەکو دزاین ناوچانی دیکە هەموو شەقامەکان و نەخۆشخانەی ویچیبار مرکز سەحی یان مالی ساغلەمی قوتابخانە ئەو نەمان هەموو گون نییە ئێستاوەکگە بیرتوازی یان کێشە ئاوی هەبی یان کێشە شەقامی هەبیەکان هەمووان ناوچەکانی خۆمان بە تایدا ئەمە لەسەر بازنەی دوبووم پێشتر لێرەش ئەندا پەرلەمانی خۆیە بەس ئەمە وەکو یعنی ڕاستی لە ڕۆژ یەکەم توجیه سروق بارزانی ایران مجن هشتیه ایریش ما خدمت ما کردی هل لشنگال خدمت ما کردی حتی مخمور پێشکەوتنی هەرێمی کوردستان کاریگەری لە دەنگ دەردەکات بەتاکید هەز دەکەن وەکو هەرێمی کوردستان هەموو پارتی و کورد کە کوردی مووسڵین لەو ناوچەینە هەندێک کێشەمان هەیە لای هەندێک فەسایل و ملیشیات و کەلێنەکە موجودن و کاریگەریان هەیە زەختیانە سەر خەڵکی مووسڵ هەیە لە هەڵبژاردنیش زەختیان دەبێت و ئاگادارین بەس ئەمە دنیا دەکەین کە پارتی دموکراتی لیستی 275 لە مووسڵ لیستیەکە طبعا من ئێستا لە بنکەیەکی تەندروستیم بەڕاستی وەکو بڵێ هەندێک جار شت قبول ناکرێت دەڵێ چۆن شتی وا دەبێت تقریبا من دەتوانم بڵێم 25 خولەک لە دەرەوەی شاری مووسڵم هەر بەلای ڕۆژاوە لە چەند گوندێکی ئەو ناوچەیە تەسەوڕ دەکەن بنکەیەکی تەندروستی لەم شێوەیە کە ئێستا هەیە ڕۆلی ئەندامانی پەرلەمانی عێراق سەر بە پارتی دیموکراتی کوردستان لێرە ئەوان ڕۆلیان هەبووە لەکردنەوەی ئەو بنکەیە کاک شێروان بەڕاستی ئێوە ڕۆڵتان هەبووە لەکردنەوەی ئەو بنکەیە بەێ ئەو پێشی چەند ساڵە دکتۆر ئەحمەد دووبەردانی معاونی بەلێعاب سەحابوو دەڕێگەی چەندین برادرانی لێرە سەردارمانەکرد لە ئۆفیسێکی خۆمان لە چەپی مووسڵ بەردەوام لەوێ دەبوون پێشوازمان لە خەڵک دەکرد بەبێ جیاوازی ئەجا پەیوەندیمان کرد دەگەڵ دکتۆر ئەحمەد و دەگەڵ لێرەکانە کە ئاسانکاریمان کرد لە بۆیان هەر نەهەر لە شتەندروستی لای کەهرەب لای ئاو لە هەموو لێرەکانە ئەو گوندانێکانە کە دووبارە دەکەین ئەمە ئەوە یەک لە توجیهاتی جناب سەرۆکە کە ببێ جیاواز بێ فەرق جیاوازی دێنە نووسینگەی پەرلەمان لە مووسڵ یان مەکتەب ڕێخستن پێشوازی لە هاوڵاتی دەکەن ئێستا تێبگەم خەڵکێک کە چەند کیلۆمەتر لە دەرەوەی مووسڵیشە لە گوندەکانن نەک سنووری هەرێمی کوردستان بەلای ڕۆژئاوەوە دێ لە دەرگای پارتی دەدا بۆ ئەوی خزمەتگوزاری پێشکەش بکە ئەمە یعنی ئەو خەڵکی مووسڵ دەگەڕن لەو کەسێک کە خزمەتیان دەکات لەو لایەنی سیاسی کە خزمەتیان دەکات ڕاستی ئەمە لە مووسڵ وەکو دامانی پەرلەمانی پارتی و کە نووسینگەمان ناو جەرگی مووسڵە
ئەوڕۆکە زۆر خزمەتمان کردیە. دكتور قل لي شلون الوضع بالمستوصف؟ زين لو مو زين؟ اهلا وسهلا بكم. بالنسبه للمستوصف كلش يعني التجهيز ماله مضبوط، من ناحيه الطبيب متوفر، من ناحيه اجهزه السونار ايضا، كذلك اجهزه الاشعه وجميع الادويه متوفره واللقاحات والمختبر، فله تاثير كثير على المواطنين، حتى مواطنين اتينا من قريه كلش بعيده يعني اتون هنا مقصدين كبرون يعني صحتهم وعندهم كارتاتهم كذلك من الصحه ومن اللقاح والمتابعه، فكان له تاثير كلش على المواطنين. اليوم انتخابات اكيد شلون تصوتون؟ اكيد نصوت تصوتون اللي يخدمكم؟ اكيد لازم نصوت اللي يخدمنا، يعني احنا بشيء يعني خدمه المواطنين، يعني امانه بعناقنا. سیمای پاشماوەی شەڕی داعش ئێستاش لە مووسڵ هەر ماوەتەوە، ئەوە چەندین ساڵ تێپەڕیوە، سیمای ئەو شەڕە هەر ماوە، چەندین هەڵبژاردن دەکرێ، بەڵام گۆڕانکاری بنەڕەتی لەم شارە دروست نەبووە. پێم وایە ئەم جارە خەڵکی مووسڵ لەم هەڵبژاردنە دەیەوێت گۆڕانکاری دروست بکات. کاک شێروان دەمێکە دەبینم تەمەشای ئەو ناوچانە دەکەی کە چەند ساڵێکە ماوەتەوە، مەبەستە چێ لە بینینی ئەو شوێنانە؟ چی بیرێک دەکەیتەوە؟ وڵا بەداخەوە زانی دوای 2017 کە مووسڵ ڕزگار بوو هەتا ئەوڕۆکە لە بودجە زۆر تەخسیساتمان وەکو دارایی لە بۆ پارێزگای نێومان کردووە، ئەوە چەندین ساڵە بەتایبەت ئەو ئاخر 3 ساڵەکانە. بەس ئەمە زانین لە زۆرینەی ناوچەکانی عێراق و پارێزەکانی عێراق بابەتی گەندەڵی زۆر بەهێزە، بابەتی کۆمەشنات و هەندێک بەرپرسان و لێرەکانە حکومەی مەحەلی زۆر کێسی گەندەڵیمان هەیە. ئەوجە بەداخەوڕەکە مەسەح دەکەین هێشتا هەندێک شوێنەوە لە جەرگی مووسڵە لە سنتەری مووسڵە هێشتا ماوە بەو شکل هێشتا ئەوەدا نەکراتەوە. باش ئەوە کاک شێروان ئەوە عێراق توانای مادی نییە چارەسەری بکە؟ نەخێر بەلێ وڵە توانێ هەیە، یعنی یەک لە بەهێزترین بودجێ لەسەر ئاستی ناوچەکەی با بڵێن ئەقلیمی هەیە، بەس یعنی دەرێن کە بابەتی گەندەلی زۆر تاسیری کردووە لە مووسڵ و لە پارێزەکانی دیکە. ئەوڕۆ مووسڵ باشە، یعنی لە چاوی پارێزەکانی دیکە ئەوەی کە نا دەستگیرکردن لای تیرۆر نەتەقینەوە هەبوو نە هیچەوە ئەگە بچنە پارێزەکانی باشوور عێراق لەوێ کارەساتە، لەوێ بە تریلیۆنات دینار تەخسات لۆیان کرایە، هیچ جێبەجێ نەکرایە. ئەوڕۆکە ئەمە وەکو پارتی دیموکراتی کوردستان و ئەندامانی پەرلەمان لەگەڵ ئەندامانی ئەنجومان لەگەڵ بەرپرسانی پارتی ڕۆڵێکمان زۆر بەهێز بیە لە ناو مووسڵەوە کە بەردەوام لەگەڵ حکومەتی مەحەلیەوە لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستان زۆرینەی پرۆژەکان لە مووسڵمان جێبەجێ کردیە بە تایبەت ناوچەکانی کوردستانی. تەمەن سوپاسی ئێمە سەرۆک حکومەت هەرێم دەکەین کە بە سەتان پرۆژە لە ناوچەکانی کوردستانی هەر لە شنگال حتا مەخموور ئەمە ئەو پرۆژەکانمان جێبەجێ کردیە. یعنی پرۆژە لە ڕێی نوێنەرانی کورد لە بەغدا بە تایبەت پارتی پرۆژە کراوە هەر لە شنگال کراوە، نەخۆشخانەی شنگال و هەربێ لە زومار و لە ڕەبیعا و بێ لە تلکێف و لەوانە و لە باش لە ناحەی باشی و شێخان و بەدەهام پرۆژەمان جێبەجێ کردیەوە. دەتوانێت جەنابتان بەبێ ئەمە کە ئامادە بووین سەردان ئەو ناوچانەکەم پرسیاری مختار بکەن، پرسیاری هاوڵاتی لەو ناوچان بکەن کە بە سەتان پرۆژە بە چەندین ملیار لەو ناوچانەی کوردستانی بە تایبەت ئەمە جێبەجێمان کردی. طبعاً با هەماهەنگی لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستان لەبەر ئەو ناوچانە زۆرنی دوو ئیدارێ هەیە، هەندە ئیداری سەر بە حکومەتەوەش بە سوپاسیەوە کە لە پارێزگای دهۆکە یان لای مەخموور و هەولێرە هەموو بە هەماهەنگی ئەو پرۆژە ئەو خزمەتمان کردی لە بۆ خەڵکی خۆمان. زۆر باشە، با گرفتی هاوڵاتیان بخینە ڕوو لە مووسڵ لە نینەوە و پرۆژەکانی ئێوەش بەسەر بکەینەوە بچین با بڕۆین. من ئێستا لە نێو یەکێک لە گەڕەکانی شاری مووسڵم لەگەڵ کاک شێروان دووبەردانی کاندیدی پارتیە. بەڕاستی دەمەوێت بزانم خەڵکی مووسڵ بە تایبەت ئەوانەی بەڕێگەز عەرەبن بۆ چوونیان چییە؟
حجي أول شيء شكرا للضيافة. يا هلا وسهلا بكم. مشكورين بكل خطوة هلا. مشكورين. أنا كاميران حجي عمر، يا أهلا مقدم وسهلا. برنامج شباسة من كردستان 24. حجي أنا جد ويا السيد شيروان دوبرداني عضو مجلس النواب العراقي. يا هلا بكم. وهم منتخب من قبل الحزب الديمقراطي الكردستاني اللي يترأس السيد السيد مصطفى البرزاني بالأول. اي صحيح. ومسعود ابنه وشيروان إن شاء الله موفق، خدم البلد خدمة صحيحة. يعني تعرفهم؟ نعم نعرفه، وله دور المدينة هذه وكثير ضحى من أجلها، وكان يساعد الناس وطلباتهم ويراجع عنهم سواء داخل المدينة أو خارج المدينة من أطرافها. أنتم تثقون بحزب الديمقراطي الكردستاني؟ نعم احنا واثقين منه ونعرفهم من السابق تاريخهم المجيد، ومن بداية السيد مصطفى البرزاني الله يرحمه، وبعدين مسعود وإدريس، وكلهم هذول نعرفهم أنه قادة الحركة الكردية، ولعبوا دور في توطيد الأمن وازدهار كردستان، ووصلوها إلى مرحلة يعني فريدة ولها مميزاتها الخاصة بالمجتمع العراقي ككل. هسا اكو ضيف عندنا بأربيل. نعم. عائلة عربية ساكنة. نعم. بأربيل صار لها يمكن 3 أو 4 سنوات، ما أدري كم مدة باقين هناك، بس نريد نسولف وياهم. نعم. حول الخدمات، حول الإدارة. نعم. يعني نقارن الوضع ما نعم. بين الموصل وبين أربيل. تقبلون هيك؟ جيد جدا. يلا نشوف. طبعا بشق البراني عرب كنشجي هرمي كردستان گرفتی فێربوونی کوردیانەیە. من حەزم کرد بزانم سەرەتا کە ئەم بەڕێزەوەک و هاوکارانم باسی لەوە دەکەن لە 2017 یعنی لە دوای شەڕی داعشەوە لەوێ نیشتەجێ بووە. بزانم ئەم بەڕێزە سڵاوت دێبێ. سەرەتا دەمەوێت بزانم کوردی دەزانی یان بیکەینە عەرەبی؟ سەرچاوم بەڵێ دەزانم. ئۆ براڤۆ براڤۆ، دەست خۆش دەست خۆش. کاک محەممەد وایە؟ بەڵێ. چەند کەسن نێوە لە ماڵەکەی خۆتان کاک محەممەد؟ وەڵا ئەمن و بابم داکم لەگە 2 خوشک و 1 براکەمەندانە. ئۆ کە کەوایە عایلەکی باشن، 5 نەفەرێک دەبن. بەڵێ. پێم بڵێ کاک محەممەد لە ساڵی چەندەوە لە هەولێرن؟ وەڵا تقریبا لە ساڵی 2014 هاتمانەوە ئێرە. واو 2014 دەست خۆش کوردیت باشە. کاک محەممەد بە ئەمانەتەوە تۆ ئێستا لە بەرنمەکەی من بەرنامەی چباسە لە کوردستان 24 لەگەڵ بەڕێزێکی لە مووسڵ لەگەڵ کاک شێروان دووبەردانی کاندیدی پارتی دیموکراتی کوردستانە لە سنووری پارێزگای نینەوە گفتوگۆ دەکەین بە ئەمانەتەوە با بزانین جیاوازی نێوان هەولێر و مووسڵ بە چ شێوەکە. فضل حەجی هذا أخ باعتقادي هذا أخ من مووسڵ. السلام عليكم. عليكم السلام، أهلا وسهلا. شلونك يا أب؟ حياك الله. هلا حجي. أنت وين بأي مكان؟ أني بأربيل. شلون أربيل شلونها؟ والله الحمد لله زينة. شلون عندكم الكهرباء الماي؟ والله الحمد لله احنا عندنا الكهرباء توفر 24 ساعة، الماء أشغالكم شلون أشغالكم؟ والله الحمد لله هنا يعني شغل متوفر. حياتكم زينة مستقرة؟ الحمد لله مستقرة احنا هنا الحياة. شلون أربيل ايش بيها عمران ايش بيها شيء اللي يعني؟ والله حاليا احنا حج احنا بهاي الآونة الأخيرة الحمد لله جانا مشروع الكهرباء ال 24 ساعة. نعم. وعندنا مشروع الماي ال 24 ساعة انطلق وتم إكماله بنجاح. وحاليا باقي عندنا مشروع الكورنيش إذا سمعت به أيضا. نعم. يسووا يردبوا. عدا المشروع التشجير اللي هو أهم مشروع، التشجير الأخضر، الحزام الأخضر، هذا أهم مشروع انطلق الحمد لله هالسنة. وإن شاء الله الإعمار عندكم شلون الإعمار؟ ماشية. الإعمار ما يوقف الحمد لله والشكر. السكن للمواطنين شلون عندهم سكن ما عندهم؟ السكن للمواطنين اكو متوفر ايضا سكن ومتوفر مناطق زينه الحمد لله، يعني ماكو اي مشكله. يعني ماكو لا عشوائيات ولا اكو؟ لا ماكو الحمد لله ماكو اي عشوائيات.
وضع الموصل حاليا يمكم شلونه؟ من والله ناحيه يابا الماي وضعنا الكهرباء. يختلف عن وضعكم. وضعنا والله يابا تمام، اكو استقرار بسيط يعني، اكو امان، نعم. بس عمل ماكو، عمار ماكو. سوينا المجسرات، سوينا المجسرات وسوينا هاي، بس كهرباء تقريبا شيء يجي شيء يعني شيء بسيط. المي بعض الاحياء يعني كم ساعه؟ ما بيها مي، بعض الاحياء ما بيها مي، ما بيها كهرباء، يعني خدماتكم ماكو يعني حركه العمار عندنا تعبانه. من ناحيه الاعمار والاستثمار ماكو اي شيء حاله احنا تطور؟ عندنا حيل تعبانه، ماكو استقرار من ناحيه الاستثمار. المستثمرين يريدوا لهم استقرار ويريدوا لهم معاون، يريدوا لهم وضع اللي يقدرون يستثمرون به. لحد الان ما شفنا واحد مستثمر جام. نعم. تمام. اخ احمد مشكورين، اخذنا من وقتكم. ماكو اي مشكله، تدلل. مشكورين صديقي الحبيب، مشكورين، اشكرك. طبعا جابستي گفتگو بکە بووی کاک شێروان بەئەمانەتەوە بۆ خەڵکی کوردستان، هەرچەندە بەشی زۆری ئەو خەڵکێک کە سەردانی بەغدا و دیوانیە و ناسڕیە و مووسڵ و دەوروبەری دەکەن تا ڕادێک بەرچاو ڕوونیان هەیە. بەس تۆ وەکو پەرلەمانتارێک کە لە دوو خوڵ بەشداریت کردووە، ئێستا کاندیدی سێم خوری لەسەر دەستی پارتی، بەڕاستی بۆ عێراق وایە لەبەر چ وایە؟ بەس کە شتێک دەبێتە مافی خەڵکی کوردستان ئەوان یەک دەنگن یەک ڕەنگن، کەچی بۆ مافی خەڵکی عێراق بەم شێوەیە. ئەمە کێشەمان لێرە لە مۆسڵ لە بەغدا هەرجێک لێرەکانە لەبەر هەبوونی میلیشیات و فەسائل و هەندێک نووسینگەی ئابووری هین لە ینی سیاسی و میلیشتەکان لێرە هەیە. ئەمە کە خەڵکی موسڵین پێشترش گفتۆگومان کرد دەگەل لەو بەڕێزانە، ئەو ڕۆکەش وەکو ئەتاوەت هەرماوە لە شاری مووسڵ. بەلێ هەندێک سەقامگیریەیە، هەندێک ئەمن و ئەمان هەیە لە مووسڵ، بەس خەڵکەکە هێشە ترس لە دلی ماوە بڕ و باوەری بەو چەکانەی ئەو جەکدارانی لێرە میلیشات باوەڕیان پێ نایێت. لەبەرەوە ئەمەش ئێستا ئەمەش یەک لەی خەڵکی مووسڵ کە ئێستا ئاوارەمە لە هەولێر، زیاتر لە مەلیۆن کەس لە کورد و لە برایانی پێکاتەکانی کە لە عەرەبن ئەو کۆ برادری کەسێ کردگە بە هەزاران عەرەب هێشتا ناوێتن بێنەوە مووسڵ. تۆ پەرلەمانتارێکی کوردی عێراقی، بەڵام تۆ مانەوەت لە مووسڵ مەترسیە مەترسی بەتاکیید بۆ خۆم و ناچار لە هەولێر بەتاکیید لەبەر ئەوەی ئەمنە سەکەوان و ئەمەوە لە مووسڵین دلەکەم ورتاحەکەمە ماڵ و مندام لە هەولێرەکە ئەمن ئەمان هەیە، سیستەمی چاودێری کامیرە لە هەموو شاری هەولێر هەیە. بەتاکیید نەهر ئەمن خەڵکی مووسڵ بە هەزاران، خاصن ئەوانەی سەرمایەنە، ئەوانەی کە بازم بازرگانینە لێرەکان ناتوانن لەبەر ئەو ئەتاواتانی ئەو میلیشیاتانی کە لێرە هەیە ناتوان لێرە ئیش بکەن. مەجبور ئەوان شوێنی دیکە شۆنی ئەمن و ئامانە و یاساکە سەروەربیت ئەو هەرێمی کوردستانە. بالنسبة للكردي هسه كاك شيروان هو كردي، أنتم باعتقادي تريدون تصوتون كاك شيروان هو نعم كردي، وإحنا كلها عايشين إحنا وهاي القوميات، الكرد وعرب وتركمان وجميع الأديان عايشين بهاي المدينة. فكاك شيروان هو ابن هاي المدينة، يعني ابن الموصل هو الرجل. فإحنا إذا نصوت للموصل لأنه رجال وطني بالأساس، وما يساوم إنه على مدينته أو على أهله بالمحافظة، بغض النظر عن القوميات وعن الأديان، يعني كلهم عنده كشخص واحد. كاك شيروان زوريني برلمانتاران ئامادەنین وڵامی تەلەفۆنی هاوڵاتیان بدەنەوە. دوو ڕۆژە تۆ بەردەوام لەگەر هاوڵاتیان قسە دەکەیت، ئەمە بۆ هەڵبژاردنە یان لە حاڵەتی ئاسایی شەروای؟ نەخێ لە ڕۆژ یەکەم، یعنی ئەو جراب قسەکە ڕاستە. زۆرنەی خەڵک ئەو گڵەیان هەبوو لە سەرنجام پەرلەمان، دوای کە پەرلەمان یا ئەنجومەن ئین پارێزگەکان وەڵامی خەڵک نادۆن یان ژمارە خۆیان دەگۆڕن. ئەمری جەناب سەرۆکە هەر هاوڵاتێک لە عێراق لە زاخۆ حتا فاو پێویستی پێمان هەبیت ئەمە دەبیت ئامادەمین خزمەت بکەین بەبێ فەرق و جاوان.